سەرکردە جیهانی و کەسایەتیە ناودارەکان کاتێ قسەکانیان یاساکانی فەیسبوک پێشێل دەکەن مامەڵێکی جیاوازتر لە خەڵکی ئاساییان لەگەڵدا ناکرێ. ئەوەی کە بۆ سەرکردەکانی تری جیهان مانای هەیە ئەوەیە کە تەنها ئەوان نین، بڕیار نییە لەگەڵ ئەواندا تەنها لەسەر بنەمای دۆخەکەیان وەک سەرکردەی جیهان مامەڵەیەکی دیکەیان لەگەڵدا بکرێت. لەگەڵ ڕاگررتنی هەژماری ترامدا فەیسبوک سیاسەتێکی نوێی گرتووەتە بەر کە دەڵێ بەرەنگاری هەر جۆرە بڵاوکردنەوەیەکی سەرکردە جیهانیەکان دەبێتەوە کە دەبنە هۆی زیانگەیاندن بە ئاستی کۆمەلگا. پێشتر فەیسبوک پۆستی کەسایەتیە ناودارەکانی نەدەسڕیەوە و مشتمڕی ئەوەی دەکرد کە بەرژەوەندی گشتی لە ئارادایە، تەنانەت ئەگەر ناوەڕۆکی پۆستەکانیشیان سیاسەتەکانی فەیسبوکی لە بەرچاو نەگرتبە. هەندێک لە ڕەخنەگەران دەڵێن کە یاساکانی هێشتا زۆر ڕوون نیەن و 2 ساڵ ڕاگررتنی ئەکاونتی ترامپ زۆر کەمە و ئەو پەیامە دەنێرێت کە هێشتا دەرگای فەیسبوک کراوەیە، تەنانەت بۆ تاوانبارە مەترسیدارەکانیش. لەبەرەوەی ئەکاونتەکانیان بە شێوەیەکی کاتی ڕادەگیرێن، ڕابەرانی دیکەش چاوەڕێ دەکەن و ئەوەش دەگەێنێت کە جارێکی دیکەشیانی ئەوە هەیە دەرفەتی ئەوەیان هەبێت کە بتوانن تۆڕەکانیان بەکار بهێننەوە. فەیسبوک دەڵێ ئەو کەسایەتیە ناودارانە کە لە کۆتاییە دەگەڕێنەوە دووبارە ڕوبەڕووی سزای تونتر دەبنەوە ئەگەر بێت و دووبارە هەڵە بکەنەوە. سزاکانیش لە مانگێکەوە بۆ 2 ساڵ داخستنی هەژمارەکەیانە. لەو حاڵەتانەشدا کە پۆستەکەیان زۆر توندڕەوانە بێ ئەکاونتەکانیان بۆ هەمیشە ڕادەگیرێ. گرنگ نییە تۆ کەیت، جاپاپا، شاژنی ئینگلتەرا یان سەرۆکی ئەمریکا بیت، ناتوانین خزمەتگوزاریەکانی ئێمە بەکار بهێنیت. هیوادارم زۆربەی خەڵک وا بیر بکەنەوە کەمە گونجاوە بۆ پشتگرتن لە هاندان و پشتیوانی یان پێهەڵدان لە هەڵسوکەوتی شەڕانگێزانە. لە کاتێکدا کۆمپانیای فەیسبوک دەستەیەکی چاودێری سربەخۆی دیاری کردووە بۆ پێداچوونەوە بە بڕیارەکاندا لەسەر ناوەڕۆک و پۆستەکان، بەڵام هەندێک لە شارەزایان دەڵێن کە ئەو دەستە چاودێریە خۆی لە خۆیدا هەڵەیە. هەستی من ئەوەیە کە ئەوان ئەمە بەکاردەهێنن وەک ڕێگایەک بۆ خۆلادان لە کێشەگەلی جددیتر کە لە سیستەمەکانیاندا هەیە بۆ بڵاوکردنەوەی چەند جۆرێک زانیاری دیاری کراوە. لە ماوەی ساڵی ڕابردوودا جێبەجێکارانی فەیسبوک داوایان کردووە حکوومەت ڕۆڵی بەرچاوتر لە دیاریکردنی یاساکانی ئینتەرنێتدا بگێڕێ. دیموکراسی ئەمریکا تایبەت نییە بە سیلیکۆن ڤالی، هی خەڵکی ئەمریکایە و ئەو خەڵکن کە دەبێت یاسە بۆ چۆنەتی دەرکەوتنی دیموکراسی ئەمریکا دابنێن. ئەوان دەبێت هێڵەکان دیاری بکەن بۆ قسەکردن یان نەکردن. ئەوە بە هیچ شێوەیەک جێگای قبوڵکردن نییە کە مافی کۆمپانیای تایبەتی بێت. لە کاتێکدا فەیسبوک بە شێوەیەکی ڕەخنەگەرانە سەیری وتاری سەرکردەکانی گیان دەکا، بەڵام ئەوەی کە بە دڵنیاییەوە ڕوونە ئەوەیە کە فەیسبوک بەم زوانە دەستبەرداری پێداچوونەوەکانی نابێت.